ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵلقەی ئەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە پرۆسەیەکی ئاشتی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەستی پێکردووە. ئەم پرۆسەیە شەمەندەفەرێکە و لە ئیمرالێەوە دەستی بە گەشت کردووە. گەشتەکەی ئیمرالی ئێستا گەیشتۆتە باشووری کوردستان. باشووری کوردستان چەقی بڕیاردان و یەکلاییکردنەوە و پاڵپشتیکردن بۆ بابەتێکی گرنگ لە باکووری کوردستان کە چەندین ساڵە بە چەک بابەتی کوردبوون بابەتی ئاشتەوایی نێوان کورد و تورک لە ناوبراوە. بەڵام ئێستا پرۆسەکە خۆشبەختانە جارێکی دیکە کەوتۆتەوە سەر ئەو ڕێچکەی کە پێویست بوو هەر لە سەرەتاوە بەردەوام بێت. تاوان پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان پرۆسەیەکی مێژوویی و درێژخایەنە. سەرەتاکانی دەستپێکردنی بە هەوڵەکانی سەرۆک مامجەلال لە ڕابردوودا دەستی پێکرد. پرۆسەکان کە لە تورکیادا مەرامی پێکێنانی ئاشتەوایی بوو ئەو کاتانە لەسەر ڕێچکەیەکی ڕاست بوو. هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێویاندا سەرۆک مامجەلال بۆ ئەم بابەتە هەوڵێکی لە جێی خۆیدا بوو و هەوڵێک بوو کە بەرهەمدار بوو. ئێستا پەیامەکان لە ئیمرالێەوە جارێکی دیکە دەستی پێکردوتەوە بۆ ئاشتەوایی نێوان کورد و تورک. ئەمڕۆ دەم پارتی کە نوێنەریان و نوێنەرانیان هاتوونەتە باشووری کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان بە گشتی لە هەرێمی کوردستان کۆبوونەتەوە و ئەمڕۆ لە سلێمانی بوون. بڕیارە کە لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باوڵ جەلال تاڵەبانی کۆ ببنەوە بۆ گەیاندنی پەیامی بەڕەس عەبدوڵڵا ئۆجالان لە ئیمرالێەوە بۆ بابەتی پرۆسەی ئاشتی، چونکە یەکێتی میحوەرێکی سەرەکی بابەتی پێکێنانی ئاشتی و ڕێخستنی ئاشتی و پاڵپشتیکردنی ئاشتیە لە باکووری کوردستان و هەروەها لە ڕۆژاوی کوردستانیش. ئەم پرۆسەیە بەکوێ دەگات؟ قەندیل و باشووری کوردستان و لە نێویشیاندا یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕابردووش هەوڵەکانی سەرۆک مامجەلال و لە ئێستادا ئەو هەوڵانە جارێکی دیکە کە ڕێچکە دەبەستنەوە بۆ بابەتی ئاشتەوایی لە باکووری کوردستان تا چەندە گرنگن بەکوێ دەگات؟ تورکیا ئەم جارە جددیە لە چوارچێوەی ئەو هەموو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست داتوتە ئاراوە لە دوای 7 ئۆکتۆبەر شەڕی ئیسرائیل بۆ سەر غەزە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز فەرید ئەسەسەر بیریار و هەروەها مەدار کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵەوە. بەخێر بیکان فەرید جان. خۆشحاڵین کە بە تەندروستیشی باشەوە بینی سەرچاوماناتی. بابەتی پرۆسەی ئاشتی کورتەیەکم باس کرد. تاوان ئەمەی کە لە تورکیا دەگوزارێت زۆر دەمێکە ینی هەوڵەکان بە ئاراستەی ئاشتەوایی لە نێوان کورد و تورک دەستی پێکردووە. تاوان ئاماژەمدا بە هەوڵەکانی سەرۆک مامجەلال چونکە ئەو یەکێک بۆ لە دامەزێنەرانی ئەم بیرۆکەیە و ئەم خۆی کاری بۆ کردووە لە ڕابردوودا بۆ ئەوەی کە سەقامگیری و ئاشتەوایی لە نێوان کورد و تورکە بێ. ئەم هەوڵانەی کە ئێستا دەستی پێکردووە جەنابتان چۆنەی بینن کاک فەرید؟ بڵێ ئەم بابەتە زۆر بابەتێکی گرنگە هەم بۆ تورکیا هەم بۆ کورد و هەم بۆ ناوچەکە. من پێم وایە ئەبێ بگەڕێنەوە بۆ دواوە بۆ هەوڵی یەکەم کە ئوزال و مامجەلال دەستیان پێکرد. هۆی دەستپێکردنی ئەم هەوڵە لە سەردەمی مامجەلال و ئوزالە پەیوەندی بە مەسەلەی سەرەکیەوە هەیە. ئەوش ئەوەیە کە ئەم دوو سەرکردەی هەردوو چەند سەرکردەی بوێر بوون وەکو سەرکردەکانی پێشخۆیان نەبوون یان وەکو ئەوەی کە لە تورکیا لە سەرکار بوون. لەبەرەوە هەردووچیان دەستیاندایە مەسەلەیەکی زۆر قورس هەرچەند زۆرش دڵنیانە بوون لەوەی کە سەرکەوتووە بێت، بەڵام لە کۆتاییدا لەبەر زۆر هۆ سەری نەگرت. بەڵام هەوڵێک بوو چووە مێژووەوە. ئێستا کە تۆ باست کرد یەکسەر بەوە دەست پێکرد کە ئەمە یەکەم هەوڵە و زۆربەی کاتیش یەکەم هەوڵ سەرکەوتوو نابێت، بەڵام دەرفەتێک هەیە بۆ هەوڵەکانی تر کە سەرکەوتوو بێت. ئەم هەوڵەش پێم وایە زۆر درەنگ وەختە. ئەم هەوڵی ئێستا زۆر درەنگ وەختە، بەڵام لەگەڵەوەشە هێشتا کات بەسەر نەسووە و دەرفەت هەیە بۆ چارەسەرکردنی مەسەلەکان. ینی پارتی داد و پەرەپێدان کە یەکەم جار لە سەرەتای ئەم سەدەیە هاتە سەرکار
ئومێدێکی زۆری پێ هەبوو کە دەرفەتێک بڕەخسێنێت هەموو کێشەکانی تورکیا چارەسەر بکات بەڵام لەبەر زۆر هۆ هەندێکی لەبەر ئەوەی کە ئەو حەزبە نەیتوانی بوو زۆری نەبەدەست بێنێت لە زۆر بوارە لەبەر ئەوەی بەتەنهانەی ئەتوانی بڕیار بات هەمیشە هاوپەیمانی لەگەڵ هەندێک حەزبی ترەوە کرد لەبەر هەرومەرزی خودی تورکیا و عقلیەتی تورکەکان خۆیان دەرفەتەکە ڕێک نەکەوت بۆ ئەمە بەڵام ئێستا پێم وایە ڕەنگە دەرفەتێکە بێت بۆ ئەم هاوڵە لەگەڵەوەشە هەوڵەکە تا ئێستا زۆر ڕوون نییە یعنی تا ئێستا شتێکی ڕوون دەرنەکەوتووە لە مەسەلەکە من پێم وایە کە ئەوان ئەگەڕێنەوە سەر ئیمرالی یان مەسەلەکە ئەخەنە قاڵبی ئەوەی کە ئەمە پشتێکە پەیوەندی بە یەک کەسەوە هەیە کە ئەویش عەبدوڵڵا ئۆجەلانە یان مەسەلەکە مەسەلەی گەلێکە نەک مەسەلەی یەک کەس مەسەلەکە ئەوە نییە عەبدوڵڵا ئۆجەلان لە سزنە شوێنی سزنەکەی باش بکەن یاخود ئازادی بکەن یاخود خواردنی باشتر بێت یاخود بتوانێت کە سوکاری خۆی ببینێت مەسەلەکە هەر ئەوە نییە ئەگەر ئەوها سادەی بکەیت مەسەلەکە زۆر گەورەترە مەسەلەکە پەیوەندی بە چارەنووسی تورکیاوە هەیە بە هەردوو گەلی کورد و تورکەوە ئەگەر ئەمان لە ڕوانگەی ئیمرالیەوە تەنها سەیری مەسەلەکە ئەکەن لە ئێستا و پێتەڵەمە سەرکەوتوو نابێت بەڵام ئەگەر سەیری ئەوە ئەکەن کە ناوچەکە پێویستی بە ئاشتەواییە لە ناو تورکیا بە دڵنیایەوە سەرکەوتوو ئەبێت من پێم وایە فاکتەرێکی دەرەچی شەیە ئەو ڕووداوانە کە ئێستا لە ناوچەکەیە هەن ئەو پرۆپاگەندەی کە زۆر لە ئارادایە و هیچیشی فەرمی نییە و هیچیشی لێدوانی لەسەر نییە سەبارەت بۆی کە ناوچەکە بەرەو گۆڕان ئەڕوات و ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی تازە دێتە ئاراوە ئەوانە درەکانی گۆڕانەکەش دەرکەوتووە وایە نەکاکفری چکۆتا بینینەوە سووریا گۆڕانکاریشی دووری بەسەراتەوە دوای 56 ساڵ لە حکومڕانی بنەماڵی ئەزانم بەڵام بۆ شێوازە غەزە ئەم گۆڕانکاریانە ئەگەر تۆ مەبەستت بێت ئەمە کە بە پلان نییە هەر وڵاتێک هەلومەرجی تایبەتی خۆی هەیە یعنی ئەوەی سووریا کەوتە پاش ئەوەی غەزە بەڵام هەردووکی دوشتی جیاوازن پەیوەندیان بە یەکتریەوە نییە نە سووریا کاریگەری هەبوو لەسەر کێشەی غەزەنەوە غەزەش کاریگەری هەبوو لەسەر ئەوە ڕژێمەکە خۆی داتەپی بوو نەیەتوانی بەرگە بگرێت و هەلومەرجێکی گونجاویش هات توانرە بڕۆخێنرێت بەڵام ئەوەی تورکیاش تا ئێستا پێم وایە دەرفەتێک یعنی چارەسەر لە تورکیا ئاسانترە لە چارەسەرکردنی مەسەلەی کورد لە عێراقا کە گەیشتە جینۆساید و بەکارهێنانی گازی جەهراوی و هەڵابجە و ئەو شتان هێشتا نەگەیشتۆتە ئەو مەسەلەی خۆناغە نەبینراوە ڕاستە یان باس لە هەندێک پێشێلکردنی مافی مرۆڤ ئەکرێت باس لەوە ئەکرێت کە سوپای تورک ڕەنگە لە هەندێک شوێنە زۆر تون بێت بەرام بەڵ خەڵک یان ئەو شتانە باسەکرێت بەڵام لەگەڵەوەشە نەگەیشتۆتە ڕادەی جینۆساید نەگەیشتێتە ڕادەی کوشتنی بە کۆمەڵ ئەو شتانە یان ئەمە ڕێخۆشکە هیواکانی چارەسەری لە تورکیا بۆ ئاشتەوایی لە پێشترە و باشترە بۆ ئەوەی کە ینی بەدەستبێت وەکو کە لەوەی لەبار ببرێەوە هەوڵەکانی جددیە بەڕای جەنابدەمەی کە تورکیا دەکای یاخود نەخێر ئەو هەلوو مەرجە ئیقلیمی و هەرێمایەتی و نێودەوڵەتیەیە کە وای کرد تورکیا فریای خۆی بکەوێت بۆی کە لە ناوخۆی خۆیدا پرۆسەی ئاشتی جارێکی دیکە زیدوو بکاتەوە ئەمە مەسەلەکان ئەبێت هەموو تێکەڵاوی یەکتر بکرێت یانەوەی ئەخیر بابەت کە باست کرد ئەمە زۆر گرنگە کە پەیوەندی بناوچەکەەوە هەیە بەڵام تۆ ئەبێت حسابی ئەوە بکەیت یان ئێمە لەناو هەموو کوردەکان لە هەموو کوردەکانی هەرسێ پارچەی کوردستان هەر چوار پارچەی کوردستانە تەنها لە ناو عێراقا بزوتنەوەیەکی نەتەوەی زۆر گەرم و گۆڕ هەبوو بەڵام هۆکەی چییە؟ هۆکەی ئەوەیە کە ئێمە 100 ساڵە عێراقین بەڵام کوردی تورکیا نزیکە 500 ساڵە لە شۆڕی چاڵدێرانەوە 500 ساڵ بەشێکن لە تورکیا نزیکن لەگەڵ ئەو پارچەی کە دواتر تورکیای لێ پێکاتوە کوردی ئێران نزیکەی 2000 ساڵە بەشێکن لە ئێران ئەم 500 ساڵە ئەمە یارمەتی دەرەکە تەفاهمێکە بێت لێک تێگەیشتنێکە بێت لێک نزیکبوونەوەکە بێت لە بینی کورد و تورک لە یەکتری ئەگەن وەکو ئێمە عەرەب نەبووین کە لە یەکتری نەئەگەیشتین هەمووی یان ئەو کاتێک کە شێخ مەحموود خەباتی کرد ئەو پەڕی 15 ساڵ بوو ئێمە بووبووین بە عێراقی لە شۆڕشی ئەیلولە هەمووی نزیکەی 50 ساڵ بوو ئێمە بووبوون بە عێراقی فەرقی هەیە لەگەڵ 50 ساڵ 5 سەدە لەسەر یەک و جگە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیش تۆ حسابی کە ئەگەر ئەوەی تورک حساب بکەیت تورکیا حساب بکەیت لەبەرەوە من پێم وایە کورد لەبێت کێشەی جیابوونەوەی زۆر کەمترە لە چاو دەوڵەتیان باشتر گونجاوترە وەکو لەوەی کە لە باربردننی ئەو پێکەوە ژیانی کە لە نێوان تورک و کووردا هەیە لە تورکیا بەڵێ لەوێ پێکەوە ژیان پێم وایە ڕەنگە ئاسانتر بێت چووکە
تا سەردەمی ئەتاتورک جیاوازێکی زۆر لە بینی کورد و تورکان نەبوو. یعنی هیچ کێشەیەک نەبوو و بە پێچاونەوە کە هەموو جار باسی دەوڵەتی عوسمانی ئەکەن. دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی نەتەوەیی نەبوو، دەوڵەتێکی زۆر فراوان بوو، هەموو گەلەکان بەشدار بوون لە بەڕێوەبردننی. ئەمان هەموو دەوڵەتی عوسمانی بەبێ ئەوەی هیچ بڕیارێکی هەبێت ئازادی تەواوی دابووە ناوچەکانی خۆیان بەڕێوە ئەبرد. يعني ولايتي بغداد فترة كخوي بري وبد بصرة هروها تنها لدورة أما بس بو بعضو رسومي دولة أهات السرپرشتيان أكل يأخذ لكاتي شرع عندك سربازيان لخلقان أويست لبرام بيما أما ككرد نزيكي 400 سال لجد صلاة عثمانية كان بوا أما خوي رخوش كره بالنسبة كردكاني تركيا كاتب 500 صاليش کەواتە ئەم عمقە تاریخی کە هەیە و ئەم پێکەوەژیانی کە هەبووە لە ڕابردوو لە نێوان تورک و کورد لە تورکیادا ینی فاکتەرێکی سەرەکیە بووی کە ئەگەر پرۆسەیەشی ئاشتی ئێستا لە سەدەی 21 و لەم قۆناغە دژواری کە لە ناوچەکەماندا پێدا تێپەڕەبینەوە لەو هەموو گۆڕانکارانی کە ئێستا هاتۆتە ئاراوە لە ڕووی سیاسی و هەروەها لە ڕووی جیۆسیاسی و تا ڕادەیەک ینی باسیش لەوە دەکرێت کە نەخشەیەکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بڕێژرێتەوە. ینی ئاسایی ئەگەر تورک و کورد جارێکی دیکە لەسەر مێزی گفتوگۆ بۆ پێکهاتنەوە و جارێکی دیکە دانان بە مافەکانی کورد لە کوردستانی باکوور و هەروەها لە تورکیادا گفتوگۆیەکی جدی بکەن. ئەم گفتوگۆ جدیە پێ دوایە سەرکەوتووە بێ ئالەم هەلو مەرج و خۆناغەدا ممکنە سەرکەوتوو بێت ئەگەر بە ئەزمموی عێراق تێپەڕێت. یعنی ئێمە لە عێراق بەڵام ئەو کاتە مەسەلەکە کورد و عەرەب نەبوو، مەسەلەکە ئەوە بوو کە ئینگلیز لە عێراق هەبوو، ئینگلیز ئەیتوانی بڕیاردەر بێت لە چارەسەرکردنی کێشەکان. ڕاستە دەستوری یەکەمی عێراق 1925 دەستوری پاشایەتی بوو و زۆر مافیشی نەدابوو بە کورد. يعني ئەو شتەش هەبوو، بەڵام دوسێ خاڵی زۆر گرنگی تیا بوو چونکە لەوێ کە عێراق ئەناسێنێت یاخود گەلی عێراق ئەناسێنێت وەکو گەلێکی وەکو یەک نەتەوە نایناسێنێت، ناوی کوردیشی تیانە، ناوی عەرەبیشی تیانە دەستورەکە. لەوێ باس لەوە ئەکات گەلی عێراق بە هەموو نەتەوە و گروپ و ئاین و مەزهەبەکانەوە بەش ئەمانە هەمویان گەلی عێراق پێک دێنن. یان لە دەستورە بەبێ ناوهێنان دانی بەوە داناوە کە چەنگەلێک لە عێراقا هەیە زیاد لە گەرێک. دانی بەوە داناوە کە عێراق وڵاتێکی فرە ئاینە، فرە مەزهەبە، فرە گروپە، یعنی هەموو فرەکانی تایە. ئەمانە ئەتوانن تورکیا بۆ جۆرە چارەسەر بکەن، بڵێن گەلی تورکیا بە هەموو نەتەوەکانی، بە هەموو ئاینەکانی، بە هەموو مەزهەبەکانی بەشێک لە یەک گەل پێک دێنین کە پێی ئەوترێ گەلی تورکیا. کێشەکە ئەمە هیچ کێشەیەک دروست، بەڵام ئەمە ئەکرێت سوودی لێ وەربگیرێت بۆ ئەوی یاسای پێ دەرچێت لە پەرلەمانە، چونکە لەناو دەستورە بۆ نمونە لە عێراقە لەناو دەستورە ناوی کورد نەهاتووە کە گەلێکە وەکو ئێستا نییە. بەڵام نووسراوە عێراق لە چەند گەلێک پێک دێت. ئێکەواتە ئەبێت تۆ گەلەکان دیاری بکەیت، دواتر یاسایەک دەرچێت گەلەکان دیاری بکات، مەزهەبەکان دیاری بکات. ئەنجە بەهۆی ئەمەوە کە ئەم یاسایانە دەرچوو وردەوردە کێشەکان چارەسەر ئەبن. بەڵام لە تورکیا جیاوازترە، ئەو دۆخە نییە. تورکیا لەوێ مناڵی کورد لەدایک ئەبێت کە لەدایک بوو بە تورک حساب بکرێ. مافی نییە بڵێ کورد تا نزیکەی ساڵی 75 تقریبا کورد ئەبوایە بە کوردی بۆی هەیە لە ماڵی خۆی قسە بکات، بەڵام لە بازار لە قوتابخانە لە شەقام بۆی نەبوو ئەبوایە بە تورکی قسە بکات. ئەمە لە جیهانە نییەشتیوە نمونەیوە، یعنی خوا ئەمانەی دروست کردووە کە کوردن ئێتر ئەبێت بە کوردی قسە بکات. بڵێ ئەنجە ئەمە مەسەلەکە مەسەلەی ئەوەیە خەڵکی دیموکرات خواز ڕەنگە لە تورکیا نەهات بێتە سەرکار بە درێژایی ئەو ماوەیە تا ئەو کاتی داد و پەرێپێدان هاتۆتە سەرکار هەمیشە باڵی شۆڤێنی هاتۆتە سەرکار لە تورکیا. لەبەرەوەدا ئەو باڵی شۆڤێنیەش لە ماوەی نزیکەی 70 ساڵ گەلی تورکیشیان وای ڕاهێناوە لەسەر شۆڤێنیزم. هەرتۆ بە کوردی قسە بکەیت لەگەڵت دانانیشێت و هەڵەسێت یاخود گەرزانی شاگردێکی کوردی هەیە یەکسەر دەری ئەکات چونکە ئەمە تورک نییە، لەبەرەوە خەڵکیش ڕەتفعلی هەیە و بەهۆی ئەمەشەوە
حزبی پەکەکەش زۆر توندڕەوە چونکە توندڕەوە بەقەت توندڕەوی شۆڤینیزمەکەی توورکیش شۆڤێنی بەرامبەر شۆڤێنی بەرامبەر شۆڤێنی بەڵام یەکێکیان شۆڤێنیزمە ڕەتفعلە زۆرتر بەڵام ئەوەی تریان ئەوەی کورد ڕەتفعلە بەڵام ئەوەی ئەوان لەسەر بنەمای دانەنانە بۆەوەی کە هیچ شتێکی تر نییە جگە لە تورک جگەلەوە تۆ حسابی مێژوو بکە کورد 3000 ساڵە لەو شوێنە ئەژی تورک لە سەدەی 15 هەمە هاتوونەتە ئەم ناوە هەر بۆ نمونە ئەگەر تورک لە ناوەڕاستی ئاسیاوە نەهاتوو بنایەتە ئەو شوێنێک کە ئەمڕۆ پێ ئەوترێ تورکیا ئێمە یۆناان ئەبوون بە دراوسێ چونکە تا ناوەڕاستی تورکیا کورد بوو ئەوە تریشان هەموو یۆنانی بوو یعنی ئێمە ئەبوون بە دراوسێ گەلێکی ئەوروپی بەڵام ئەمان هاتن کوردستانیان داگیر کرد و بەشە یۆنانیەکەشیان داگیر کرد و تورکان دیشیان ئەنجا ئێمە دابڕین لە بەشە ئەوروپیەکە باشە کەواتە ئەم ئەقلێتە شۆڤێنیە کە زاڵ بوو هەر لە سەردەمانی دروستبوونی دەوڵەتی تورکیاوە بۆ شێوازە ڕەگەزپەرستی هاتووە بەرامبەر بە گەلێک کەەوە تا جەناب دامەژەی پێدی بە پێی مێژوو ئەم خاکە خاچی خۆی بووە بەڵام وردە کەم کراوەتەوە و دەست بەسەر کراون و مافەکانیان زەوت کراوە هەوڵەکان ئێستا کە ئێمە باز لە پرۆسەی ئاشتیەکەین دوای چەندین ساڵ لە شەڕ و شۆڕی نێوان پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی تورکیا لە سەروبەندی ئێستاش کە دەستپێکردنی پرۆسەیەشی ئاشتی گرنگە لە تورکیادا یعنی سوپای تورکیا نەوەستاوە لەوەی کە بۆ نمونە بێت خاچێرێمی کوردستان داگیرکە بە بیانووی ڕاوەدوونانی پارتی کرێکارانی کوردستان چیاکانی قەندیل و شاخەکانی کوردستان بردومانەکە ڕۆژانە بە بیانووی بوونی پارتی کرێکارانی کوردستان چەندین گەنج و لاوی کورد لە باکووری کوردستان دەخاتە کونجی زیندانەکانەوە بە بیانووی کورد بوون چەندین کەسانی هەڵبژێردراو لە پرۆسی دیموکراسی کە ئێستا بوونەتە بەڕێوەبەری پارێزگاکانی تورکیا لە باکووری کوردستان ئەمانە دەخاتە زیندانەوە بە بیانووی ئەوەی کە تەنانەت تەسریحیشیان داوە لەسەر پارتی کرێکارانی کوردستان یاخود لەسەر ڕۆژاوی کوردستان ئەم هەموو هەنگاوە شۆڤێنیە هەیە بەڵام هاوتەریب لەگەڵ ئەمەیە پرۆسەیەکی ئاشتی دەستی پێکردووە جەنابەت باست لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان کرد باست لە ئیمرالی کرد باشە ئیمرالی محورێکی سەرەکی گفتوگۆکان نییە بەڕای جەنابەت و کاریزمایی و قووەتی عەبدوڵڵا ئۆجالان هەروەکو سەردەمانی بیقاع و سووریا و قەندیل ماوەتەوە یاخود نەخێر تورکیا بەکاری دێنێ ئەم بابەتە کاک فەرید بەڵێ من پەیوەندیم بە عەبدوڵڵا ئۆجالانەوە نییە یعنی تەقییمێکی بکەم وایە باشە بەڵام نەنە محورێکی بابەتەکەیە بەڵام من تەقییمی ناکەم و پەیوەندی بە تەقییمەوە نییە بەڵام تورک تەقییمی ئەکات یان تورک کە تووشی کێشە ئەبێت یەکسەر هەنا بۆ ئیمرالی ئەبات یەکەم شوێن کە هانای بۆ ئەبات عەبدوڵڵا ئۆجالانە من ناڵێم ئۆجالان باشە خراپە دەوری هەیە دەوری نییە بەڵام تورکەکان بۆ جۆرە سەیرەکە کە ئەتوان کە ئەوان بەکاری دێنن چونکە ئەتوانێت شەڕ بوەستێنێت ئەتوانێت شەڕ دەست پێ بکاتەوە لە کاتێکە کە خۆی لە زیندانێکە و بەتەنهایە و کەس نابینێت مەگەر ئێستا هەندێک دەرفەتیان داوە خەڵک ببینێت یان تورکەکان خۆشیان ئەزانن کلیلەکە لای کاک عەبدوڵڵا ئۆجالانە یانەوە ئێمە باسی ناکەین ئەگەر کلیلەکە لای ئەوە نەبێت بۆ هەموو جار کە بیانێت پرۆسی ئاستی دەست پێ بکات ئەچن لە دەرگای ئەدەن و ئەیهێن دەرێ و قسەی لەگەڵاکەن و پێ ئەڵێن داوای لێ ئەەکەن شتێک بڵاو کاتەوە مانەوای ئەمان خۆیان تەقییمێکی ناڵێن باشیان هەیە بەڵام تەقییمیان ئەوەیە کە ئەم کابرایە ئەتوانێت ئەم کلیلیان بداتێ یاخود شەڕەکە دەست پێ بکات ئەتوانێت گۆڕانکاریش بکات ئەتوانێت گۆڕانکاریش بکات بڵێ بەڵام ئەوان من ئەمێت یەکشت باسکەم ینی تێڕوانینی ئەوان بۆ چارەسەرکرد کە ئێمە باسی ئێستاحانیان کە باسی چارەسەری مەسەلەی کورد ئەەکەین لە تورکیا ئێمە نمونەی عێراق وەرەگرین ئێمە وا ئەزانین لەوێش هەروایە لەوێ وانە لەوێ لە عێراق هەموو جار حکوومەت بە شێوەیەکی نایاسای مفاوەزاتی کردووە لەگەڵ کورد و بووە بە هودنە و دواتر خۆشی پێشێلی نەکردو چکە درێژ عێراق لە 1950ەوە کە کودەتاکە بوو لەوە دەچوو کە دەوڵەتی یاسا بێت بەڵام تورکیا ئێستا سەرارە ئەو هەموو شۆڤێنیەتە دەوڵەتی یاسایە یان هەموو شتێکە بێت بە پێی یاسا بەڕێوە بچێت و ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ ئەوێ لەوێ زۆر گرنگە ئەمە پێویست بۆیە ئەمان پێش هەموو شتێک ئەبێت دەستور بگۆڕن چۆن ئەتوانین ئۆتۆنۆمی بدەنە گەلێک بۆ نمونە
ئەگەر دەستور ڕێگەی نەدابێت یان دەستوری ئەمەش عێراق گرفتێکی گەورەیە ئەمە گرفتێکی گەورەیە بڵێ بۆیە ئەمە لە عێراق دەستور پێیان ئەو دەستوری کاتی دەستوری کاتی لە 1950ەوە دەستی پێکرد تا ڕوخانی ڕژەم لە 2003 نزیک چەند ساڵەکات 50 ساڵەکەت تقریبن دەستورەکە چی بوو دەستورەکە لەسەر مێزدا نرابوو ڕیفراندۆمی لەسەر نەکرابوو خۆیان نووسیبیانەوە دواتر کە پێویستیان پێ بوو بڕیارێک دەرکەن یاسایەک دەرکەن ئەیانوت بەپێی ئەم دەستورە ئەم بڕیارەماندا یا ئەم یاسایەمان دەرکرد و یاساکەن خۆیان حکومەکانیش عرفی بوو ینی پەنا نەبراوەتە بەردەست دەستورەکە عرفی بوو دەستورەکە عرفی بوو یعنی تۆ خۆت بۆ شتێک بۆ خۆت شتێک ئەنووسێکت خوڵقاندووە بۆ خۆت شتێکت نووسیوە و جێبەجێ ئەەکەیت و دواتر بەدڵت نەبوو هەمواری ئەەکەیتەوە و بەدڵت نەبوو هەڵیەوە شوێنیتەوە بەڵام تورکیا وان نییە لەبەرەوە ئەوەی نەچێتە ناو دەستور ناتوانیت چارەسەری کێشەکان بکات ئەمە من باسم کرد ئەوە یەکێکە لە دەرفەتەکان یان وەک ئەوەی عێراق ئەزمموی 1925 ئەو دەرفەتە ئەداتە تورکیا دەستی ئاوەڵا بێت چونکە ئەبێت دان بۆدا بنرێت کە تورکیا دەوڵەتێکی فرەنەتەوەیە خۆی دان بۆدا ئەنێت کە فرە ئاینە بەڵام دان بۆدا نادێت کە فرەنەتەوەیە ئەخە تۆ خۆی لە واقعی شانی تۆ سەیری جوگرافیایی تورکیا بکەی ینی سنوورێکی زۆر فراوان ینی ئەمە ئەمەی خاشی کوردانەوە بۆ نمونە سەر و 25,000 بۆ 35 ملیۆن کەس کوردن لە وڵاتەیە ئەژین بە حەقەت ینی تۆ مافەکانی بەم شێوازە پێشێل بکەیت گۆڕانکاریشی گەوری کە ئاوهای وەکو ئێستا لە ڕۆژڵاتی ناوەڕاست دێتە ئاراوە ڕاستە جەناب داماژەت پێوەدالەوە چ کەم تا زۆر ئەمانە پەیوەندی نەبێ بە تورکیاوای خود کارتێکەر نەبێت بەڵام خۆ جوڵەکانی تورکیا ئێستا کە دەیکاوە جوڵەکانی ینی ڕەجەب تەیب ئەردۆگان و هەروەها هاوپەیمانەکانی کە بە ئاراستی جارێکی دیکە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی ناویانە چاودێرانی دۆخی سیاسی تورکیا ئەمەژە بۆ دەکەن مەترسیەکانی دەرەوە بە هەند وەرەگرن بۆیە ئەم جوڵانە لە تورکیا دەستی پێکردوەوە بۆ پرۆسەی ئاشتی کەواتە ئەمە ژەرمای خۆشببختیە تۆ ینی ئەگەر مەترسیەکان بە هەند وەربگری لە دەرەوە و ترسی ئەوە هەبێت کە کاریگەر بێ بۆ ناوخۆی خۆت گرنگە پرۆسی ئاشتی کە بێتەوە سەرپێی خۆی و جوڵەیشی تیا بکرێت بابینە سەر بابەتی هاتنی ئەم وەفدەی ئیمرالی بۆ هەرێمی کوردستان پەیامەکانی ئیمرالی نێردراوە بە بەوانەی کە ینی نوێنەرایەتی دەمپارتیەکەن و ساهاتونەتە باشووری کوردستان لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە لەگەڵ بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوە ئێستا هاتوونەتە شاری سلەیمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر و هەمویانەوە لەگەڵ بەڕێز باڵ جەلال تاڵابانی کۆ دەبنەوە کە هەمومانە زانین و ینی هەم باکوور هەم ڕۆژئاوا نایشارێتەوە کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە نێویشیاندا ڕۆڵی بەڕێز باڵ جەلال تاڵابانی ڕۆڵێکی گرنگە و نێوەنگیرە و هەماهەنگە و پاڵپشتیشە بۆ پرۆسەکانی ئاشتی و هەروەها بۆ ڕەوش و دۆخی کوردان هەم لە ڕۆژاوە هەم لە باکووری کوردستان گرنگی یەکێتی لەم بابەتەدا چییە کاکفەرید ینی بۆ بابەتی پرۆسەی ئاشتی لە تورکیادا ینی ئەمە ئەبێت بۆ جۆرە سەیری مەسەلەکە بکەن مەسەلەی کورد لە تورکیا مەسەلەیەکی ناوخۆییە ینی ئێمە وەکو عێراقی وەکو کورد دەستی تێناخین بەڵام ئەنقەرە خۆی دێت ئەوێت ئێمە یارمەتی بین یان ماە وایە ینی ئەبێت هەڵسەنگاندنێکی تایبەتمان بۆی هەبێت ینی ئەزانێت لێرە سەرکردە هەیە ئەتوانێت یارمەتی تورکیا بات بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو بۆ ئەو کێشەی کە ئەو 56 ساڵە هەوڵی بۆ ئەدات بۆ چارەسەرکردنی نەیتوانێت یان تۆ حسابی ئەوە بکە تەمەنی ئەو شۆڕشەی ئەوە نزیکەی 40 ساڵ زیاترە درێژترین شۆڕشە لە هەموو جیهان 40 ساڵیات 50 ساڵ حسابی کە ساڵی ڕەنگە هەشتاویەک بێ هەشتاودوو بێت هەشتاکان بوو دەستی پێکرد نزیکەی 40 ساڵ زیاترە درێژترین شۆڕشە لە هەموو جیهان تورکیا هەموو بەدرێژای ئەم 40 ساڵە هەموو جۆرە هەوڵێکی عسکەری بەکارهێناوە نەیتوانێەوە دایمەرچێنێتەوە ئەگەر بە 40 ساڵ تۆ هیچت پێ نەکرێت چۆن ئەتوانی
چل ساڵی کە دەستەبەری ئەوە بکەیت کە ئەتوانیت چل ساڵی کە ئەو کێشەیە درێژە پێ بدەیت و یان کێشەکە بەردەوام بێت و بتوانیت پاش چل ساڵی کە بتوانیت بە چل ساڵ نەتوانیت چۆن ئەتوانیت زمانی ئەوەکەی چل ساڵی تر ئەتوانی چارەسەری بکەیت ئەمە یەک دووەمیشیان ئەو کاتێک کە شۆڕشی کورد لەوێ دەستی پێکرد ژمارەی دانیشتوانی تورکیا بەو جۆری ئێستا نەبوو لیرەی تورکی زۆر باش بوو یان وەکەوەی ئێستا نەبوو کێشەکانی تورکیا وەکەوەی ئێستا نەبوون کێشەکان کەمتر بوون ئێستا کێشەکان زیاد بوون ژمارەی دانیشتوان زۆر بووە وەکڵێن ئالنگاری تازە تووشی تورکیا بووە ترس هەیە لە ئایندەی ناوچەکە بەشێکی زۆری دەوڵەتەکان ترسی ئەوەیان هەیە کە ئەم ناوچەیە بە زۆرێک گۆڕانکاری بەسەردا بێت کە لە بەرژەوەندی ئەواندا نابێت و بە تەحدید مەسر تورکیا ئێران ئەوانە زۆر ترسیان هەیە بەس عێراقیش ئەکرێت لەبەرەوە ئەوانش ئەبێت مشوری خۆیان بکۆن ئێمە لە هەرێمی کوردستانە دەستی ئاشتی ناجێڕینەوە چ بۆ خۆمان ئەگەر ئاشتی لەگەڵ ئێمە بێت ئێمە یارمەتی دەربن فاکتەرێکی ئاشتی بین بۆ چارەسەرکردنی یاخود یارمەتیدانی لایەنە ناکۆکەکان بۆ چارەسەر من پێم وایە ئەتوانین ئێمە یعنی وەکو کوردی عێراق ڕۆڵمان ئەبێت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەگەڵ کوردی تورکیا و ڕابردوویشمان نیشانی ئادات کە ئەگەر ئێمە ئەو هەوڵە بگرینە دەست یەکەم هەوڵمان نابێت و ئەوەی کە تێکیشدا کاتی خۆی ئێمە نەبوون ئەوان بوون ئاشتەکەیان تێکدا ئەم قەرە بوو ئاشتەکەی تێکدا کە مامجالال دەستی پێکرد و ئۆجالانیش ڕازی بوو و پرۆسەکە هەمووی هەڵوەشایەوە بەڵام لەگەڵەوەشە لەو سەردەمەیە تونڕەویش لە ناو پەکەکە هەبوو یعنی ئەو ئاشتەی کە تێکچوو بە دەست پێشخەری هەندێک لە پێشمەرگەکانی پەکەکە بوو ئاشتەکە لەسەر ئەو تور بەڵام شۆڤێنیەکانی ناو تورک ئەمەیان قۆستەوە بۆ تێکدانی ئاشتەکە ینی تونڕەویەک هەبوو لەولا من پێم وایە ئێستا تونڕەویەکە لانی کەم دڵنیام لە ناو کووردە کەم بۆتەوە وەکو جاران نییە بەڵام ئەم پرۆسەیە ئەگەر ئەردوغان خۆی دەستی پێ بکردایە ڕەنگە من بە گومانەوە وەرم بگرتایە ئەموت ئەمە ڕەنگە مناوەرەیەکی سیاسی بێت بەڵام باخچەلی دەستی پێکردووە باخچەلی بە تێڕوانینی ئێمە شۆڤێنی ترین تورکە لە هەموو جیهان کە هەمیشە کوردی بە دوژمنی سەرسەختی زانیوە بەڵام ئەو هاتووە یەکەم جار لە ناو پەرلەمانە تەوقەی لەگەڵ کردوون مەرحەبای ناکردن تەوقەی لەگەڵ ناکردن سەلامی لێ ناکردن لە پڕێکە هات ئێمان وایە شتێک ئەبێت لە ئاراداکاریە لە هزری باخچەلی لە بیر و بۆچوونەکانی باخچەلی لە شۆڤێنێتی باخچەلی بۆ دانان بە مافەکانی کورد و جارێکی دیکە دەستنەوەدا و دەستی کورد پێ دوایە لە چیوە سەرچاوی ئەمە ئەگەر بگەڕێنەوە سەر باگراوندەکەی خۆی ئەمە لێ ناوەشێتەوە ئەگەر بگەینەوە سەر ئەمە لێ ناوەشێتەوە ئەمە باگراوندەکەی بەڵام دەست پێش خەریەکە ئەو دەستی پێکردووە لەبەرەوە ئەبێت بە جددی وەری بگرین ئەمە یەک دووەمیشان ئەم هاوپەیمانی سەرەکی داد و پەرە پێدانە بەڵێ ینی ئەمە ئەبێت ئەمە هەنجێک هەبێت لە نێوانیانە لە خۆیەوەن ئەوە ناکات ئەتوانێت بەسەری بیسەپێنێت ئەگەر بێوێت بەڵام ڕەنگە هۆیەک هەبێت هۆیە سایکۆلۆجیەکە بێت کە ئەو لە هەموو حاڵەتێکە ئەوەندە ساڵە ژیاوە بە شۆڤێنی نازان بەو خێرایە چۆن گۆڕا لە شۆڤنیزمەوە بۆ کەسێکی دیموکرات خوازەوەی کراوە بەڵێ ئەمە ڕەنگە ینی وردەکاری هەیە ڕەنگە ئێمە نەیزانین بەڵام ئەمە ینی ئەبێت گۆڕانکاریەک هەبێت شتێک هەبێت بەڵام یان پێم وایە بەشێکی پەیوەندی بە ئەو گەشەکردنەی ناوچەکەەوە هەیە یان ئەو پێشاتانەی ناوچەکەەکانی ناوچەکە مەسەلەی کورد ئێستا لە عێراق بۆتە نمونەیەک بۆ چارەسەر ڕەنگە ئەم نمونەیە ڕەنگە لە تورکیا دووبارە نەبێتەوە بەو شێوەیە و ئەکید هەر بەو شێوە دووبارە نابێتەوە بەڵام ئەزمموی چارەسەر لە عێراق بە تەسەلسوڵ ڕۆشتووە ئەوانش ئەگەر بە شتێکی سادەوە دەست پێ بکەن یان تۆ ئەگەر مافێکی کەمت وەرگرت لە سەدایەکی مافەکانت وەرگرت وەریگرە ئەتوانی دواتر داوای لە سەدایەکی تر بکەیت ئەبێتە دوو ڕاستە ڕەنگە بە 100 ساڵ ئەمە بخێنێت بەڵام تۆ زۆر کێشت لە کۆڵ ئەبێت و کێشەی شۆڕش و کوشتن و تەقاندنەوە و سووتاندنی دێهات و هەر هیچ نەبێ پەرەپێدانێک لە ناوچەکانی خۆتا ڕوو ئەداوە گەشەکردنێک لە
هەموو ڕووەکانەوە لە ناوچەکەی خۆتا دێتە ئاراوە و ئەو ئاشتەواییەژە بێتە هۆکارێک بۆەوەی کە تا ڕادەیەک ینی لێک نزیکبوونەوەی زیاتر لە نێوان کورد و تورکە. بەڵێ ئەنجاوە ئەوە ئەزمونیشمان هەیە لەم بارەیەوە چونکە ئەو کاتێک کە لە ئاشتی یەکەمە کە ماوەیەکی زۆری خایاند خەریک بوو سەرمایەدارانی تورک بەشێک لە چالاکیەکانیان واستەوە بۆ ئورفە و شارەکانی تری کوردستان ئەیانویست ئاوەدانی بکەنەوە و قازانجیش لەوێ بکەن. یان زۆربەی زۆری دەوڵەمەندەکان کورد نین تورکن ئەوانش بەرژەوەندیان لەوەدایە کە ئاشتی لەوێ هەبێت. بەڵام ئێستا تا پەکەکە هەبێت و شەڕ هەبێت و سوپا لە پەکەکە بکوژێت و تیار بچێت لەو لابات و پەکەکە پەلەماری پۆلیس و سەرباز بێت بەدڵنیایە سەرمایش خۆتەزانی ترسنۆکە لە شوێنانە نامێنێت لەبەرەوە ئەم وڵاتە هەر بە وێرانی ئەمێنێتەوە. بەڵام ئەگەر ئاشتی بگەڕێتەوە بۆ ئەوێ هەموو خەڵک حەزی لە ئاشتیە کەس حەزی لە شەڕ نییە. من پێم وایە یعنی قازانجی پێشەوە قازانجی کوردی تیا بێت قازانجی تورکی تایە. خۆ اینجا هەر لەسەر ئەم قازانجە با بمێنمەوە کاک فەرید ینی بابەتی ینی بەرقەرارکردنی ئاشتی و سەرکەوتنی ئەم پرۆسە گرنگی پرۆسەی ئاشتی لە تورکیادا ینی تا چەندە قازانجی باشووریش وەکو هەرێمی کوردستانی تێدا بێت چکێ مازانین ینی بە هۆکاری بوونی پارتی کرێکارانی کوردستان و هەروەها بنکە و بارەگاکانیان لە چیاکانی قەندیل و شاخەکانی هەرێمی کوردستان زیاد لە 35 بۆ 40 کیلۆمەتر ینی سوپای تورکیا هاتۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە ڕۆژانە درۆنی تورکیا بەسەر هەرێمی کوردستانەوە لەو لاشەوە دەبینن لە ڕۆژاوای کوردستان کە ڕۆژئاوا لە دوای ساڵی 2014 و ڕووداوەکانی سووریاوە ئازادیەک و هەروەها کۆمەڵێک کانتۆنی سربەخۆ هاتۆتە ئاراوە ئەویش مەترسیشی گەوری تورکیای لەسرە. پێت وایە بەرقەرارکردنی ئاشتی لە باکووری کوردستان ئەبێتە هۆی سەقامگیری و جارێکی دیکە باشتربوونی پەیوەندەکانی تورکیا لەگەڵ ڕۆژئاوا و لەگەڵ هەرێمی کوردستانیش بە ئاراستەیەکی باشتر بڕۆ؟ ئەگەر زەماناتی دەستوری هەبێت بەڵام تا ئێستا زەماناتی دەستوری نییە. یعنی هەر حکوومەتێک شتێک بسەلمێنێت بۆ کورد بە یاسا ئەتوانێت بیسەلمێنێت بە دڵنیاییەوە چونکە وەکو باسم کرد لە تورکیا دەوڵەتی یاسایە. بەڵام ئەگەر ئستیناد نەکاتە سەر دەستور ئەو حکوومەتی کە پاش حکوومەتی داد و پەرەپێدان دێت ئەتوانێت هەمووی هەڵوەشێنێت تێوەی پابەند نەبێت. بەڵێ ئێستا وەکو ئێمە بۆ نمونە ئێمە زەمانەتی فدرالیزم دەستورە بادڵنیایی پەرلەمانیش ناتوانێت شتێک هەڵوەشێنێت خەڵکی عراقیش دەنگ بەڵێ چکە ئەوەش هەم پێویستی بە دەنگدانە و زەماناتیشی هەیە فدرالیزم پێ دوانیە دوای سەرکەوتنی پرۆسەکە ئەم هەنگاوەش بنرێت چکەی تۆ ئەگەر وەکو جەناب دەڵێ لە دەستورە جێ نەکرێتەوە زەمان نەکرێت ئێخۆ کوردی شەروا بە ئاسانی بەسەریا تێپەڕێن بابەتە لە باکووری کوردستان نە ئەوانیش بەدڵنیایەوە زەماناتی دەستوری ئەدەن. من ئەو زەماناتی کە باسم کرد ئەوەی عێراق بۆ جۆرە بوو ئەڵێت بەش گەلی عێراق لە چەندەها نەتەوە و ئاین و تایفە و ئەوانە پێک دێت. ئەمە ئەبێتە بنەمایەک لە ئایندەیە حکوومەت بێتە سەرکات بەناو ناوی کورد بێنێت وەکو گەل لە دەستوری 1925 ناوی کوردی تیا نییە. بەڵام خەڵکیش ئەیتوانی بە زمانی کوردی بخوێنێت چونکە لە 1930 یاسای زمانی مەحەلیەکان دەرچوو یان دانیان بۆ دانەنا کە ئەمە زمانێکی نەتەوەیە دانیا وتیان ئەمە لۆکالە هی ناوچەیەکە ئەوەشە. بەڵام لەگەڵەوەشە تۆ بەکردەوە وەریگرە نەک بە ناوەکە با لە تورکیاش ئەو هەنگاوە بنرێت زمانی مەحەلی هەر گروپێک زمانێکی مەحەلی هەبێت یعنی زمانی تایبەتە جیاوازە لە تورک ئەتوانێت داوا بکات حکوومەت بەڕێوبەراتیەکی بۆ دروست دەکات و ئەتوانێت بە زمانی خۆی بخوێنێت کە بە زمانی خۆی بخوێنێت بە دڵنیاییەوە ئەبێت ئازادی بڵاوکردنەوەش هەبێت. ئەی بۆچی بە زمانی خۆی ئەخوێنی و ئەنووسێت ئەگەر دەرفەتی ئەوە نەبێت شت دەرکات. بەڵام خۆتا ڕادەیەک ئەم هەنگاوانە لە تورکیا ئێستانی بەرقەرارە ینی ئەم بابەتە هەیە لەوێیانی ئەو تا کورد مافی بەشداریکردنی لە پرۆسی دەنگدان و لە پرۆسی دیموکراسی و لە پرۆسی پەرلەمانی و تا ڕادەیەک بەڵام ئەمە مافی هاوڵاتیە وانە نەنە ئەو مافی هاوڵاتیە یعنی ئێمەش لە عێراق ئەو مافانەمان هەبوو مافی دەنگدانمان هەبوو مافی خوێندنمان هەبوو بەڵام ئێمە وەکو هاوڵاتی عێراقی ماوەڵەمان لەگەڵا کرابوو. بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک ئیمتیازاتمان هەبوو جیاوازی هەبوو لە بەرامبەر بە عەرەبەکان لەگەڵ عەرەبەکان. بۆ نمونە ئێمە مافی ئەوەمان هەبوو بە عەرەبی بخوێنین و بە کوردیش بخوێنین تۆ ناتەوێت بە کوردی بخوێن بە عەرەبی بخوێنە. بەڵام لە تورکیا ئەبێت تەنها
بە تورکی بخوێنی ینی تۆ ئەگەر ساڵانی پێش 50 ساڵ بگەڕیتەوە ئەگەر شەڕوال کوردیت لەبەر بواە ئەیانگرتی جلی کوردیت لەبەر بواە ئەیانگرتی یاسا بە پێی یاسا ئەگەر لەگەڵ هاوڕەیەکت بە کوردی قسەت بکردایە ئەیانگرتی لە بازار ئەوایە بە کوردی قسە نەکەن بە تورکی قسە بکەن ئەمە شتێکی زۆر ناخۆشە یان خۆ زمانی کوردی کە نازان ژماری کورد لەوێ چەندە بەڵام لانی کەم 10 ملیۆنێک ئەبێت 10 ملیۆن مەحروم بێت لە زمانی نەتەوەی خۆی لە هیچ شوێنێکە لە دنیاە چکە بە پێی ئامارەکان ئێستا زۆر بەرەو سەرەوە چوانی چکە هەم ڕێژەی دانیشتوان لە تورکیا زیادی کردووە لە نێویشیاندا ڕێژەی کورد لەوێ زۆر من چونکە هەموو جار باسەکەن کە ئیستانبول گەورەترین شاری کوردە بەڵێ یان هیچ شارێک بەڵێ چونکە هیچ شارێک لە تورکیا هیچ شارێکی کوردنشین لە تورکیا بەقەت ئیستانبول کوردیتیان نییە بەڵام ئیستانبول لە هەموو حاڵەتێکە شارێکی تورکیا هیچ کێشەیان نییە باشە با شارێکی تورکیش لە کوردستانە هەبێت هیچ کێشەمان نییە یان ئەوانیش بە زمانی خۆیان بخوێنن و کوردەکەی ئەوێش هەر بە زمانی خۆی بخوێنێت یان مەسەلەکان پێم وایە ڕاهاتنە یان ئێستا عەرەبەکان ڕاهاتون لەسەر مەسەلەی فدرالیزم مەسەلەی بوونی هەرێمی کوردستان مەسەلەی ئەوەی کە لە هەر شەقامێکە بە عەرەبی بە کوردی بنووسرێت یان پێم وایە ئەگەر تۆ بچیتە ئیستانبول لە شوێنێکە بە کوردی و تورکی نووسرا بێت ئەمە چی چ مەترسیەکی لەسەر دەوڵەت هەیە ئەخوی کێشەکە ئەوەیە ئەو ئەنسوریەت و ئەو شۆڤێنێتی کە جەنابەت پێشتر ئاماژەت پێدا یعنی مە بۆ نمونە زۆربەی کورد کە لە باشوورەوە سەفەری بۆ نمونە تورکیایان دەکرد ئەگەر بە کوردیەک تەنانەت گوێیان لێ بووایە یعنی لە هەر شوێنێک لە شوێنەکانی مامەڵەکردن لەگەڵ تورکە ئەسان جوابیان نایەوێت خۆمە گرفت بوو بۆ خۆی بابینە سەر بابەتی وەکو دواپرسیار بابەتی پارتی کرێکارانی کوردستان خۆ دەزانین محوەرێکی سەرەکی دیکە لە دوای بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانیکراوی ئەو پارتە ینی پارتی کرێکارانی کوردستان باڵە سەربازیەکەیەتی ئەم بابەتە بەلای باڵی سەربازی پارتی کرێکارانی کوردستان کە محوەری ئەساسی و محوەری یەکلاکەرەوەی کێشەکانە پێ دوایە پەیامەکانی ئیمرالی بە باشی دەگاتە ئەوان کە دەگاتە ئەوان ینی چکە ئێستا دەم پارتی وەفدیەوانیش دەبینێت دەچێتە قەندی پێم وابێت کە پەیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان دەگەێنە ئەوێ ینی قسەکە ئەوەیە زۆر کەس بازەوە دەکەن ینی ڕێبەرێکی زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان کە زیاد لە 25 ساڵە لە زیندانەکانی تورکیادایەوە کەس نەیبینیەوە ئێستا تا ڕادەیەک یان دەرگاکانی زیندانی بەڕووداواڵا کراوە دەچنە ژێرباری بڕیاردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانەوە بۆ پرۆسەی ئاشتی ئەبێت ئەوەمان لە بەرچاو بێت یعنی ئەو ئەگەرەدا هەبێت کە ڕەنگە ئەوانە یاخی بن لە بڕیارە یعنی وەکو ئەگەرێک ئەبێت لە بەرچاو هەبێت چاوەڕوانکراوە بەڵێ ناچاوەڕکراو نییە بەس یەکێکە لەو ئەگەرانەی کە ممکنە بێتە دی بەڵام ئەوان ئەو کاتە دوو فشاریان لەسەر ئەبێت یەکێکیان ئەمە کورد زۆر ڕێزێکی گەورە لە عەبدوڵڵا ئۆجالان ئەگرێت ئەمە ناویان ناوە سەرۆکی نەتەوەی لەبەرەوە ڕەنگە قسەی ئەو سەر بگرێت و ڕەنگە بەڵام من پێم وایە ڕەنگە هەموو پەکەکە لەو بڕیارە یاخی نەبێت یان ڕەنگە گرروپێک یاخی بێت کەمینەیەک یاخی بێت ئەو کەمینێ بەڵێ ئەو کەمینێش ڕەنگە بکەوێتە ژێر فشاری خەڵک ینی فشاری خەڵکی زۆر گرنگە بەنسبەت پێشمەرگەی چەکدار کە لە خەباتی چەکدارە بێت لەبەرەوە ئەمەش چارەسەری هەیە ڕەنگە ماوەی تەنە ڕەنگە ساڵێکی شەر بەردەوام بن بەمەرزێک ئەو ڕێککەوتنێک بێت کورد لی سوودمەند بێت ئاشتی بجێڕێتەوە ئەو کاتە ئەوانە بۆ شەڕەکەن بەڵام ئەبێت کۆمەڵێک دەستکەوتی باشیتیان زەماناتی شەبێ وایان زەماناتەکان چییە زەماناتەکان وەکو باسمان کرد ئەبێت لە دەستورە باسی شتێکی لەم بابەتە کرد بێت یان ئەبێت بە تەحدید ناوی کوردی تیا بێت ئەمە ڕەنگە لە هەنگاوی یەکەمە زۆر زەحمەت بێت بەڵام ئەکرێت دان بەوەدا بندرێت کە تورکیا وڵاتێکی فرەنەتەوەیە باس ناوی کوردیشی تیانێت ئەمە ئەبێتە کردنەوەی دەرگایەک بۆ چارەسەرکردنی مەسەلەکان هەمووی یانی تۆ ئێستاش بۆ نمونە کە کاتی خۆی لە عێراقا دەستیان کرد بە خوێندن بە زمانی کوردی یعنی یەکێ لە کێشەکان ئەوە بوو وەزیری ئەوان پیانەوت ئەو کاتم وەزیری مەعارف یان وەزیری پەروەردەی ئێستا وەزیری پەروەردەی ئەو کاتە ئەیوت ئێوە پیتە عەرەبیەکانتان شێواندووە ئەمانە پیتی قورئانین
ئێوە هاتوون بۆ لامەکە حوتان کردووە حرفتان داناوە ڕتان کردوتە جئتان کردوتە سێ حرفی بۆ دائەنێن ئەمە حرامە ناگونجێت یان کێشەیەکی زۆر گەورەی ڕوودا بەڵام ئێستا لە ناو عەرەبەکانە کەس باسی ئەوە ناکات ئەنجە بەدڵنیاییەوە لە ناو شۆڤێنیەکانی تورکیش خەڵکی وا پێیا ئەبێت کە باس لەوە ئەکات ئەمانە بۆچی مافیان هەبێت بە زمانی کوردی بخوێنن یا بە زمانی کوردی قسە بکەن یان خەڵکی باش ئەبێت بەڵام ئەوەی کە ئاشتی بوێت بە دڵنیاییەوە ینی ئەبێت چارەسەری ئەو کێشانە بکات ئەبێت پێش هەموو شتێک ناوماڵی خۆی ڕێکخات و قەناعەتیان پێ بکات کە ئەمە لە پێناوی کورد نییە ئەمە لە پێناوی تورکیایە یعنی کە کورد شەڕ نەکات و تورک نەکوژێت و تورکیش کورد بۆ کوژێت ئەمە یان چێس قازانجەکە دایکی سەربازەکان و باوکی سەربازەکان دێنە کوردستان و لەوێت ئەبن بە پیاوکۆش و خەڵک ئەکوژن یاخود خۆیان لەوێ ئەکوژرێن ئەمە هەمووی ینی ئەبێت بە وردەکاریە ئەگەر مەسەلەکە بڕوات پێم وایە ئەکرێت چارەسەر هەبێت بەڵام فشاری ناوچەکەشی ئەم ناوچێ بەرەو گۆڕانێک ئەڕوات بەڵام گۆڕانەکە ڕوون نییە نازانی بەرەو چی ئەڕوات و بەرەو بەڵام دیارە پێم وایە تورکەکانی شەر ترسیان لە شتێک هەیە بەڵام خۆیان ڕەنگە لە ئەوانیش ڕوون نەبێت بەڵام ترسیان هەیە لەوەی کە ئەو کێشانەی کە ئێستا لە ئارادایە لە ناوچەکە بجوێزرێتەوە بۆ تورکیا یاخود ئەو کێشانە ئستغلال بکرێن بۆ گۆڕانکاری لە ناو تورکیا گرنگەوەی هەنگاوەکە دەستی پێکردەوە هەمومان چاوەڕێین و ینی سەیری ئاینداکەین ئێمە هیواخوازین ینی کە پرۆسەی ئاشتی لە هەموو پارچەکانی کوردستان بەرقەرار بێ بۆی کە گەلی کورد بە مافەکانی خۆی بکات سیاست مەدار ڕێز فەرید ئەسسەرد بیار و لێکۆڵەر زۆر سوپاسکە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ خۆشحاڵ بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ